ماما أنا ما في صوت أنا جماعة هلا سامع جابوا سفري فيهم إيه يعني حتى ما كنا نروح أخيرا سرتا بخيراتني كانالەکەتان من ناوم سمەیە جعفر کەریمە دانیشتی شاری هەڵەبجەم تەمەنم 31 ساڵە بەکالێرەسم لە وەرزش تەواو کردووە ئایلی بەشەکەم بووم ماوەی 5 بۆ 6 ساڵە خەریکی کارکردنم لە دەرەوە کارکردنی دەشت بێت هەناڕنین بێت هەموو ساڵێک لە وەرزی هەناڕنین ئێمە ئەچمە گروپەکانەوە و پێکەوە وەک خێزانێک کارەکەین هەنارەڕنین بەیانیان کاتژمێر 6:30 تا 7 ئەبێ لەسەر کارەکەمان بین تا 4 ئێوارە هەنارڕنینیش بۆ ڕادە قورس نییە کرێکاری بۆ ڕادە قورس نییە بەڵام ئەوەیە کەمێ خۆی خۆمانی لێلایەین ڕێژەی بەشداریکردنی ئافرەت لە سنووری ئەتوانم بڵێم حەوزەی شارە زوورە زۆر زۆرترە لە پیاو بە حکومی ئەوەی ئەڵێن ئافرەت بە پارەی کەم ڕازیە پیاو بە پارەی کەم کرێکاری ناکات ئافرەتیش یعنی ناچاریە بتوان بڵێم ناچاریە بۆ پارەکەمە ڕازیە ئەوەی لەم گروپا پێکەوە کارەکەین ئافرەتەکان تەنها 3 ئافرەتین لەبەرەوەی ئەوانی کە هەمووی براو ئامۆزان تەنها من ئەو خوشکەیان لەگەڵ خۆیان نەهێنن ئەی کەشمان تەلەبەیە ئەمساڵ مەرحلە 2 من خوێندکاری وەرزش بووم ئەوائلی هەر 4 ساڵەکە بووم ئێستا تموحم زیاترە لەبەرەوەی زانم تەنها خوێندنە پریامەکەوێت بەتەمام ئەگەر خوا بیکا بە قسمەت بەتەمام ماستەرەکەش بخوێنمەوە ئەمساڵ تموحی ئیشکردنەکەم کە هانم ئەیە زیاتر ئیش بکەم بۆ خوێندنەکەمەوە خوێندنەکەشم بۆ ئەوەی لە ینی زەحمەتی کرێکاریم کەم کاتەوە ڕزگارم بکات لەوە زیاتر ئەوەی من دیقەتم یابێت تەلەبەمان زۆرە چ لە ینی هەڵەبجە چ لە شارە زوور حەوزەی شارە زوور تەلەبە زۆر ئەبینیت من چەند مانگێک لەمە پێش تقریبی مانگێک لەمە پێش لە پێنجوێن ئیشم ئەکرد تەلەبەی زۆر زۆری لێبوو تەخەڕوجی زۆر زۆری لێبوو سەعات 2:30 شەو ئەڕۆشتین تا 3:30 4 ئێوارە هەنێکیشی تا دوای بانگی مەغریب لێ کارمانەکرد ڕاستی ئەو برەپارەیە کە لەوێ دەستەکە زۆر زۆر کەم بوو بەڵام ئەوەیە ناچاریە تەلەبەکاڵێ کچەکاڵێ تەنها ئەوەیە کە ینی محتاجی دەستی کەس نەبم بڕێ پارە کۆکەمەوە لە پشوەکانە بۆ کاتی خوێندنەکەم تەنها ئەوە و هیچی تر گینا گەڕوک و زەحمەت بەراوردی بکەیت زەحمەتی زۆر زیاترە لە ئەو بڕەپارەی کە وەریەگریت هەرچەند قورس بێت تەنها پشت بە خۆت ببەستە هەرچەند قورس بێت کرێکاری عیب نییە بۆ ئافرەت هەرچەند قورس بێ وەرە کرێکاری بکە بەڵام دەست لە کەس ڕامەگرە مەڵێ خوێندن بەکەڵک نایە یان کرێکاری بکەم عیبە نە عیبە نە خوێندنەکەش بەکەڵکنە کرێکاری بکە بخوێنە خوێندنەکەت بەرەو پێش بەر تا سەرکەوتوو بیت کرێکاریش نەکەیت حوتی بەیانیم بۆ 4 ئێوارە ئیشەکەین لێرە وەڵام من لەگەڵ براکان مایم بۆ ئیشکردن بۆ معیشەتی خۆمان لە تێم بۆ ئیشکردنی ئیشی ژن زۆر زەحمەتە بۆمان تا ئێوارە چون تا ئێوارە ئیشەکەین لێرە لەناو سەرەتا بە خێراتتانەکەم بۆ ئێرە ئێمە ستافی کۆمپانیا هێناری سازانین هەموو ڕۆژێک ساعت 7 بۆ 4 گروپەکانمان دەست بە هەنار لێکردنەوە ئەکەن هەموو گروپەکانیشمان نزیکەی دەبوو 12 کەسا و ڕێژی ژنیشمان چڵی نیوە بە نیوەیە مەسەلەن نیوەی پیاوە نیوەی ژنە هەنێک گروپمان ژنی زیاترە هەنێ گروپمان تر مەسەلەن ئەم گروپەمان کەمترە ئێستا ئەو کەسانی کە بڕوانامەیان هەیە ئێمە ئەتوانین وەکو سەرپەرشتیار داینین چونکە ئێمە ئیشی ژمێریارمانە بێت لە باخەکان ئەو کاتە ئەوان ئیشی وەسڵ و ئەو شتانە ئەوەی پەیوەندی بە ژمێریاری و هەبێ بۆمانەکەن وەکو سەرپەرشتیاری گروپەکان دایانەنین خۆی لە موچای هیچ جیاوازییان نییە بەڵام هەنێک کەس هەیە ماندووبوونی زیاترە ئەوە هەدیەی پێدرێت هەدیەی پێدرێ یان مەسەلەن سعرەکەی زیاترە و بەنسبەت ماندووبوونەوە ئێمە
ئافرەتەکان زیاتر هەنار لێکەنەوە و پیاوەکان ڕایەکێشن بۆ دەرەوە بەو شێوازەیە.